سڵاوتان لێبێ بەڕێزان وەرزی زستانە وەرزی بارانبارین و بەفربارینە سەرما و سۆڵەیە پێشینان و تویانە کە زستان دێ بەرگی فەقیرە دڕێ و پیرەمێردی شاعریش وتوێتی زستان بۆ فەقیر خەمباریە بەڵام بۆ دەوڵەمەند تەڕی بەهاریە واتە ژیانی زستان هەمیشە سەختتر و ینی زەحمەتی زیاترە بۆ کەسێک کە فەقیر و هەژارە بەڵام بۆ کەسانی دەوڵەمەند خۆشیە دەمەوێت لەگەڵم تەوەرە لەسەرم تەوەرە لەگەڵ بەشێک لە بەشداربووانی بەنامەکەم قسە بکەم زانم لەسەر وەرزی زستان و سەرما و سۆڵە و سەختێتی ژیانی زستان چیم پێڵێ ئێوەش بینەی وەڵامەکان خۆمان قسەیان هەیە دەربارەی ئەم وەرزە کردیان هەڵێن زستان لای هەژار بۆ هەژار خەمبارە بەڵام لای دەوڵەمەند تەڕی بەهارە یان وتویانە کە زستان دێ بەرگی فەقیرە دڕێ مەبەستیان لەو قسەیە چی بۆ دەربارەی زستان و فەقیر کردیان ئێوە بۆی کە فەقیری قوربەسەرن نە نەوتی هەیە بیسووتیانەوە نە ئاگرێکیەوە نەخ ماڵێکی باشی هەیە تا خۆی گەرم کاتۆ مەبەستان ئەوەیە کە بەرگی ژیانی فەقیر لە زستانە سەختترە وەڵا سەر سەختترە بێت لەبەر ئەوەی کە سەرما و سۆڵە دەست پێ کات و ئینجارە فەقیری قوربەسەری بم بێ مەعاشیە و بم بێ پارەیە و کە ئاگرێکی نەبێ و کە نەوتێکی نەبێ و کە خانوێکی خۆ باشی نەبێ خۆی تا گەرم کاتۆ لەبەر ئەوە وتیانە بەڵام لە بەشێکی ترە ئەڵێ لای دەوڵەمەند تەڕی بەهارە بۆ دەوڵەمەند خۆشە زستان هارە وەڵا ئەی خۆش نییە باش ئەم پەندە قەدیم وتویانە کاتی خۆی لای دەوڵەمەند پەندە تەڕی بەهارە من وەڵام یەکەم جارێ بیبیسم ئەوە پیرەمێردی شاعیرە کردوێتی ئەوی تیانم بیستووە قەدیم ئەم پەندە وتراوە بۆ ئێستای ژیانی خۆشمان بۆ ئێستا بۆم سەردەمەش هەر ڕاستە بەڵێ بڵێ ئارەوەڵا ڕاست ئەی ڕاست نییە تۆ لە بازارە ینی خەڵکی فەقیر و هەژار ڕێت لێ کەوتووە باسی سەختێتی ژیانی خۆی بکە زۆر زۆری شارەوەڵا ئارەوەڵا زۆر زۆر بۆ مەسەلەی ئەم نەبوونی و هەناسە سادی و بێنەوتیە و بۆ ئەو مەسەلە زیاتر نبوونی نەوت و سوتەمەنیە بۆ خۆ گەرمکردن خۆرە ئەوەیە وەرە وەڵا هەر ژیانیش هەتا بڵێ ژیان بۆ فەقیر سەخت و ئەستەمە هەتا بڵیت باش ئەڵێن لە زستانە ئەو وەرزەکانی تر نییە ئیش و کاروباری زۆر کەمەوێتەوە زۆر کردن ئارەوەڵا ئیشش کەمە بێت ئەیش هەنێ ئیشەی هەر زستانە نامێنێت وایە ئارەوەڵا سەیری بازارش بکەن زۆر زۆر شۆڵ ئارەوەڵا هەمیسا قۆماتم ئێستا لە مزگەوتی گەورە کە سەرکەوتم بۆ سەرەوە بە سەعاتێنەوە هاتم بە نیو سەعاتەوە هاتم ئێستا بە 5 دقە هاتووم بە 5 دقە لە جادەی مۆلیۆ بوو ئێرە بە 5 دقە هاتم لە وەرزەکانی ترە ئەوەنە قەرەباڵ خۆ نەتەوە ئارەوەڵا قەرەباڵکە ئەمڕۆ هاتی لەبەرەوەی ساردا کەسی 5 دقە هاتمە ئێرە لە جادەی مۆلیۆ 5 دقەشم پێ نەچووە ئارەوەڵا باشە نەبوونی سوتەمەنی تا چەند یانی سەختە بۆ ژیانی فەقیر و هەژار واللهی زۆر ژیان لەسەر سوتەمەنیە وایە ئێستا دوو نەڕێن فەقیر و هەژار زۆر پاشڕێکی هەیە پێی خۆی پێگەرم کاتۆ ئەگەر نەوت نەبێتیکە بەچی خۆی گەرم کاتۆ قەدیم باش نەما هیچ تەری لێبیت و ئەیوانێک کارەبا قەدیم داریان بڕیوە ئێستا دار بڕینەکەش مەمنوع کراوە نەوتەکەش بە سەختی بەسە ئارەوەڵا داربڕنیش مەمنوعە مەمنوعیان کردووە ئێستا داربڕینەکەش کەس ناتوانێت چڵێ دار ببرێت بەس جاران مەمنوع نەبوو قەدیم داریان نەبڕی بەکاریان هێنا ئێستا هەم دارەکەش مەمنوع بیبڕی هەم لە بلاژ نەوتەکەش بە سەختی وەرەگری ینی بە سەختی دەستێکرد ئارەوەڵا زۆر ڕاستە هەموو کات بۆ فەقیر هەر بەرجی فەقیر دڕاوە هەموو کاتی بۆچیڵێن زستان بەرگی فەقیرە دڕێ زستان بێدەوڵەمەند کارەبای هەیە هەموو شتێکی دامینکراوی هەیە ئەمە لە هاوین لە زستان نەوتی هەیە شوێنی باشی هەیە بەس فەقیرەوەی تا بێ زستان بێ و هاوین بێ هەر بێتە دەرەوە ئیلا ئەبێ بێتە دەرەوە بژێوی ژیانی پێیاکە ینی ژیانی بڵێن زستان بۆ فەقیر سەختە بێ فەرقی نییە هەر چوار فەسڵەکە بۆ فەقیر هەر سەختە هاوینە ئەبێ هەر بێتە دەرەوە زستانە سەرما بێ باران بێ هەر شتێ بێ بێتە دەرەوە بەس بۆ تەرکیزەکە خراوەتە سەر وەرزی زستان بۆ زیاتر لە زستان معیشەتەکان کەمە بێتەوە وردەوە ناتوانانی هەموو شتێ بکەیت هاوی نەتوانی بیتە دەرەوە بجوڵی بە هەموو شێوێک لە زستانە ئیشکردن کەمە بێتەوە زۆر کەمێتەوە و فەرمەوە بیبینە ئەم گوزەرە ئەم کات گۆرانە 1,50,000 کری دوکانی هەفتەیەکی ژەوێ گەر بای 200,000 شتیشی فرۆشتی بێ 150 مایەیە باشە ئەی ئەم پەندە قەدیم وتراوە
بۆ کاتی خۆی بۆ ئێستەش هەمان شێوە وایە ینی بۆ فەقیر و هەژار ئێستش هەر شتێک پێشینانوت بێتیان بۆ هەموو کاتێک گونجاوە نەک بۆ ئێستا بۆ هەموو کاتێک گونجاوە لە خۆیان و قسەیان نەکردووە بەس بۆچی ئەڵێن بۆ دەوڵەمەند تەڕی بەهارە بۆچی بۆ دەوڵەمەند زستان خۆش دەوڵەمەند هەموو کات ئیشی ماشیە ڕوە ئەڕوویشیە ڕوە پێویست ناکە ینی ئێستا لێی بخۆمێ پارەی پێە من بانگەکە کاکە بانگەکە فڵان بانکە کێشەی نییە خی گەورە پێی بەخشیوە گرنگە ینی ئەمە وەکو مسلمان ئاگامان لە فەقیر و هەژاری نزیکانی خۆمان هەبێ بە تایبەتی لە زستان لە نزیکەکان لە دوورەکانیش لە هەمویان لەوانەی کە لەم بازار لەم گۆزارە ئیشەکەن ئەبێ هاوکار بن خۆی بۆ خەڵکی دەوڵەمەند کێشەی نییە بۆ دەوڵەمەند کێشەی نییە بەڵام بۆ خەڵکی فەقیر کە ئەڵێ زستان هات بەرگی فەقیر دڕا کابرای فەقیر سیرەکەی نەوتی نییە پارەی پێ نییە ئیمکانیەتی نییە خواردنی گەرمی نییە جێگەی گەرمی نییە ئەمە یعنی هینی ئەو پندەیە باسی ئەو پندەیە بۆ فەقیر ژیانی زستانی سەختە هەروە بووە هەروە شاتووە ژیانی سەختە لە زستانە فەقیر ئەو پەندە قەدیم وتراوە بۆ ئێستا ئەم سەردەمی خۆشمان هەروایە قەناعەتەوێ بۆ 100 ساڵی داهاتووش هەروایە فەقیر هەر ینی وایە هەر سەخت باشە ئێستا وەرزی زستان وەکو ئیش و کاروبار ئێوە دوکاندارن زین زیاتر لە ناو وەزعەکەیان ئیش و کاروبار لە زستانە کەمەکات بە بەراورد بە وەرزەکانی دیکە بۆ ئەمڕۆ بڵێ بۆ ئەمڕۆ چونکە وەزعی مادی بەڕاستی بەعام خەڵکەکە وەزعی مادی باش نییە خراپە بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ 2011 12 13 بەعکسەوە لە زستانە ئیشمان باشتر بوو تا هەوی بڵێ ینی پەیوەندی بە موچەوەیە موچە و ئەوانەوە بەڵێ عیلاقی بە باری داراییەوە هەیە چۆن کابرا بۆ نمونە سایق پاسێکە ئەگەر بەهاتایە و مەکتب ببێ مامۆستا موچەی لە کاتی خۆیان بدرێتێ مەکتب ببێ سیرەکەی هەموو سایق پاسەکانێکی وەجبەیەک دوو وەجبە تەلەبەیان ئەبێ ئەم وەجبە دوو وەجبە تەلەبەیە بۆیان ئەبێ بە معاش منیش کە بە قەرز ئەیان نەبێ کابرا کە لەگەڵ وەریگرت یەک 50 کەسم لایە 30 کەسم لایە 40 کەسم لایە یەکی 100,000 بۆ بێنە 4 میلیۆنەکە پارەکە ئەسوڕایەوەنەوە دەورانەکە بە هەموویە منیش ئەو ئەشایەکە لە لای کەسێکی کە ئێنم لەسەر و خۆمەوە بە ڕووسوریەوە ڕێک پارەکەی بۆ نێرم حواڵێکم ڕێت کەوتووە لە خەڵکی فەقیر و هەژارانی باسی سەختێتی ژیانی خۆی ئەی چۆن جاخۆ ئێستا لە 2014 هەتا ئەمڕۆ باسی فەقیرە هیچ چیکە نییە بەس خەڵکی فەقیرە ژیان زۆر سەخت خۆیەت بەرگی فەقیرە دڕێت لەبەرەوەی خەڵکەکەی ئیمڕۆکە ئیمڕۆ باباسی پێشینانی بکەین بڵێن ئێستا ظروفێکە نە خەڵک نەوتی هەیە نە کارەبای هەیە نە ئاوی هەیە وەزعەکە ئەوەیە خەڵکەکە تۆزێک لە لای قورسە ژینا زستان زۆر خۆشە تۆ تێربی زۆر خۆشە بەڵام ئیمڕۆکە خەڵکەکە برسیە باشە بۆ باسی زۆزی زستان کراوە بجیا لە وەرزەکانی تر ئەین زستان ژیانی زستان سەختترە لە وەرزەکە ئەی بەڵێز بەڵێ بە تاکی سەختترە ئەی سەختە تۆ سەیرەکەی ئەگەر زستان تۆ سەرماتە پێویستە بە سوتەمەنیە پێویستە بە ئاگرە ئیمڕۆکە سەیرەکەی خەڵکێکی زۆرە هەیە داماوە نیەتی ئەی چۆن باشە لە بەشێکی ترە هەتا پیرەمێردی شاعیری ژەڵێ زستان بۆ فەقیر ینی بۆ هەژار خەمبارە بەڵام بۆ دەوڵەمەند تەڕی بەهارە بۆچی بۆ دەوڵەمەند تەڕی بەهار بۆ دەوڵەمەند دەربەز نایە ئاگرە هەیەی و کاسە و ماڵەکەی تایەتی و ئەیوانە کاکە ینی بۆ دەوڵەمەند وەرزەکە کێشەی نییە بەس بۆ هەژار هاوین و زستان بێ فەرقی نییە بۆ دەوڵەمەند بەڵام بۆ فەقیر و هەژار پێوەی دیارە جەنابەت لە بازاڕە ئیشەکەی ژیان بڵین ئیش و کاروبار لە زستانە سەختتر و ناڕەحەتترە بە بەراورد بە وەرزەکان طبعاً بە تاکی لە زستانە سەختترەی چۆن لە ڕۆی تۆ سەرماتە گەرم و گوڕنیت بازاریش قەرباڵقی پێوە دیار نەوەڵ ئێستا خۆی بازار چۆڵێتر ئەوە بازاڕەکەی کە ئیبینیم جارانم بازاڕی ئێماوە بوو وانەکانی تر قەرەباڵ بەڵێ وتویانە قەدیم پێشینان زستان بەرگی فەقیرە دڕێ مەبەست لە چیە؟ خوای گەورە چوار فەرسی بووە ئەم وڵاتێمە داناوە بەرژی فەقیر لە هاوینە کراسێک و
شڕوالێکە بەرسە لە جستانە ئەوە تا وەکو من قەمسەڵەیەک و جلی کوردی و لەبەرەوە کە ساردە جلی زیاترت پێویستە جلی زیاترم پێویستە واکەوینە بەهارەوە بەهار بەرەکەتە خۆشە سەیران هەیە چۆن ئەڕێی بڕۆ ئەوە نییە ئەمە دائەنی شڕواڵە لە پێەکەی پانتۆڵە لە پێەکەی ئەمە هەموو بەرەکەتی خوایە هەموو فەرسەکان بەرەکەتی خوایە بەس ئێمە من بە فکری خۆم بەڵێم خۆ لێت بە زیاد بێ 100 جار لێت بە زیاد بێ کە هەوا و بارانە ناوەتە دەرزەم حیزبانە نەوتەکەی یاوەتە دەرزەم حیزبانە ئەوە تا لە وڵاتی خۆمانە بۆ بەرمیلێک بۆ تەنەکەی نەوت ئەبێ زۆر هەوڵ بێ قەدیم خەڵک کە زستان هاتووە داریان بڕیوەتەوە داریان بەکارێناوە ئێستا بڕینەکەش مەمنوعە بە ئاسانیش دەستی ناگا بە نەوتەکە فەقیر و هەژارەکە ئەمەوە نەیتر ژیانی سەخت کرد برای گەورە بڕواتێ لە 57 منم شارم لە مەڵکەنی بووین نەوت نەبوو ئەو کاتش بڵێ حکوومەتێکی خراپ بوو وەکو ئەمان ئەچوین تەنەکەیەک یا گاڵوێنێ لە بەنزیخانە کۆنەکەی قاری هەر لە بەیان و تاوەرە ئەنجا بریشمان ناکەوت سوڵتە بەدەست سوڵتەکەیە خۆشتەکە زۆرە کاسپێکەش ئەوەتا نییە ئەوە تا کابراوە بۆ بە 4 مانگ معاشی نایەنێ ئەمە هەموو سوڵتە و دەسەڵاتە وەکو وتت زستان پێداویستی زۆرترە حتا دەڵێن لە ڕووی ئیش و کاروباریشەوە ئیشکردن لە زستانە کەمەکات بە بەراورد بە وەرزەکان باڵێ منوەکتا من دوکانارم بانێتم سڵتە حەم نەکردووە بەڵام ڕۆژە خۆشەکان سفتا حەکەین خەڵک ئێتوچێ خەڵک یەتە دەرەوە خەڵک تێگەشتی سەر لە ماڵی خۆی دانیشتووە هەچەند کاسبیشی نییە لە ماڵی خۆی ئەڵێ من ئەو پشمە دەرەوە خۆش نەبێ بێ 2000 بم بە پارسەکە 1500 بم نەوەڵابان ناو ماڵی خۆمە بێم بنانە وشک و بێمە مناڵەکان لەوەی ڕەنگە سەرماکەی هۆکار بۆ نەخۆشیش باڵێ تەسیرەکە ڕۆژی خۆش بە پێیت بە پاز نایە مەسەلەن ئەشۆن تەسیرەکە بەڵێ ماڵوم پیرەمێری شعری ئەڵێ زستان بۆ هەژار خەمباریە بەڵام بۆ دەوڵەمەند تەڕی بەهارە بۆ دەوڵەمەند کێشەی نییە هەر وەرزەی نەخێر نەوەڵا کێشەی نییە کارەبای فولە نەوتی فولە حەچی تۆبری لە ژیانە فولە بڵام فەقیرەکە ئەوە تاکەوتۆ دەست ئەوان لێکە کەلێمانە مەبەستی لەوەیە جەوەک ساردە و خەڵکی فەقیر و هەژار کەم دەرامەت ئەوەی نییە بلێ لە ماڵەوە ینی جێگە گەرمیشی هەبێ خواردنێکی باشی هەبێ وەکو عەسی ئەمڕۆ شەڵکانێکی زۆر داماون لە تابقی هەژاریاژین بەڕاستی کە تۆ سێرەکەی زستانیە کابراسە بۆ نمونە پارەی نەوتی نییە هەنی بەڕاستی غازی نییە ئەو وەزعی کارەباکەیە ژیان سەختترە بە تەعشی لە زستانە ژیان سەختترە تبەتی لە کاتی سەرماسۆڵەیە باش ئێستا ئەوە لە بازاران ئیش و کاروبار لە زستانە کەمە بێت بەراو وەرزەکانی بە تەعشید فەرقیە بەڵێ ڕۆڵە کەمترە بەڵێ تەعشید پیرەمێری شاعر ئەڵێ زستان بۆ فەقیر ئەگەر خەمباری بێ بەڵام بۆ دەوڵەمەند تەڕی بەهارە بۆ دەوڵەمەند کێشەی نییە هەر وەرزەی نەخێر لە زستانە بە لە هاایی نابێ بۆ دەوڵەمەند هەموو شتێ ئۆکەیە قەدیم خەڵک داری بڕیەوە بەکارێنا و سووتاندوێتی بۆ خۆگەرمکردنەوە ئێستا داربڕین مەمنوعە بەدیلەکەی نەوتەکەش بە ئاسانی دەست ناکەوێت ئەمە ژیانی فەقیری هەژاری ئەم سەردەمەی خۆمانی سەختتر نەکرد بە تەعشید بەرەوەڵاسا کابرا ئەو ساڵە دەرەوە بوو بۆ نمە داری بەکارهێنا ساڵانی زوو بەڵام ئێستا داربڕینەکەش وازە مەمنوعە یعنی ئەگەر سیر بکەین شتەکان لە هەموو شوێنەوە قۆڕق کراوە بەڕاستی تۆ ناتوانیت ئەوەیە کابرا کە ناتوانێت کەم دەرامەتە مەسەنە شتێ بکڕێ بۆ بژی ژانی خۆی بۆ سوتەمەنی بە تایبەتی لە زستانە داربڕینەکەش مەمنوع کرد وەکو خەڵکی دەرەوە تا سیرەکەی فەقیرانە ئەوە شان لێ ژیرە بەڕاستی ژان بۆ زۆزە خورس بووە بینیوە ینی ڕێت لێ کەوتووە ئەوە ژیانی سەخت بوو بێ ینی نەوتی بە ئاسانی دەست نەکە فەقیر و هەژار بێ بە تەعشید ئەیچۆن بەڵێ ئەڕەوەڵا ئێستا هەرسەی سۆشال میدیاکە ڕۆژانە بەڕاستی تۆ کۆمەڵێ شتە بینی ینی هەر خەفەتی لێ خۆی ئەتوی هاوکاریکی سەری زوریفی مادی خۆشتەکەی ینی بەڕاستی فریای ئەوە ناکەویت ینی بەڕاستی ساخت بوو لە لایکە شۆ لە ناخەوە تۆ خەمبار و خەفەتی لێ خۆی کە زستان و وەرزی سەرماوسۆڵە دێ فەقیر بەرگیە دڕێ مەسەلەکە مەبەستیان لەوە چی بووە کە لە وەرزستانە بەرگی فەقیر چەند هۆکار هەیە یەکەم زستانان سەرماوسۆڵە دەست پێەکە ڕێ ئەژیرێ ئیش و کار ناتوانێت لەبەر باران و بەفر و سەرماو کرێ وەفەقیان سەختە بێ زۆر سەختیان لە زستانە زۆر سەختە بە نسبەت فەقیرۆژار لەبەی فەقیرۆژار یەکەم لانەیەکی مەحکەمی نییە تفاقێکی
زستانەی باشی نییە جلوبەرجێکی پۆشتەی نییە ئەیتا ئەژبینی لەم وڵاتە وەسائل پێیا بۆ وەکو جاران نییە خەڵک پێداویستەکان زۆر بوون زۆر بوون پێداویستەکان بۆ سایری کار ئاسانی کراوە ئێستا زۆپای غازێن زۆپای نەوتەیە زۆپای کارەبایە بەڵام بەداخەوە لەم وڵاتە هەموو شتەکە زۆرە و قاتیە لەبەرەوەی هەمووی بووە بە پارەی قورس زروفەکەش دەبی فەقیرەکە بە ئاسانی دەستی ناگا بە پێداویست لەبەرەوەی یەکەم فەقیرێکە ڕۆژانە پایینەکانیەتی وەشی مەعاشخۆر بێ چاوەڕێی مەعاشەکەیەتی ئەمە ڕاستێکەیەتی بەچی بیکڕێ بەشی دومی پندەکە ئەڵێ بۆ دەوڵەمەند تەڕی بەهارە زستان ئەغلەبەر ئەوەی نییە ئەڵێ اتفاقم مەزبوطە بۆ خۆم محکەمم ئەوە وەکو شعر وایە لە ژوورۆ دانیشتووە خانوویەکی محکەمی هەیە پێداویستیە ساری باشەیە زەخیرەی باشەیە ئەنواشتی هەیە ئەبێ بەس لای ئەوکو سەیران وایە لە پەنجەرەکەەوە سیرەکە ناوقەی عرز لە بەفرا ئەویش سەر و پێ خوا و کفتە خوا و خەلەخوا فەقیرەکە شۆربایەکی دەست ناکە ئەمە واقعەکەیەکە جیاوازەکە باش ئەو پندە قەدیم وتراوە بۆ ئێستێم سەردەمەی خۆشمان هەر ڕاستە و هیچ بە تەواتی بۆ ئێستا جوان بۆ قەدیمی ژواوتراوە چونکە قەدیمیش نییە کابرا فەقیر بووە بەهارەکە ئیشی هەیە فەسڵ خۆشە چه کارەکە جووتەکە فەلاحەتەکە یان کرێکاریەکە یان سنعاتی بەڵام وەرە سەیەکەەوە بازارەکە سی دوکاندا خراوە تەنە منیش ئێستاهاتوم کە سەعات ئەوە یانزەیە لەبەرەوەی ئیش کار نییە زۆریش چۆڵی بینم زۆر بەکەمی کاکە لەبەوەی خەرکیش پارەی بێنە وشوکاریش مەڕبوتە بە گرفانی پڕەوە ئەگە گرفانێ من شارێکە تێ بۆڵم ئەمە ئیتر بۆی نەسیحەت بێ بۆ هەموو خەڵک ئەڵێ ئەگەر گرفانم خاڵی بێ بازار هەرزانی بێ بۆ من گرانیە ئەگەر گرفانم پڕ بێ بازار گرانی بێ بۆ من هەرزانیە بە عکسەوە ئەنی شتەکە سەر خۆش بێ سواز ڕستی خێری تۆش بێەوەی من خوات نیامان بۆ چاکە خوا بارێکی مەسلحەت ئەم زروفە شتێکی لێ بکەن وە ناچێتە سەر بۆ ژیانە کەزدان دێ بەرگی فەقیرە دڕێ بەبستیان چی بۆ لەوە بەسییان لە چی بووە یعنی فەقیری داما و هەر ڕاکە ڕاکێتی بیتر بە هاوین بێ و بە هاوین بێ و بە زستان بێ هەر ئەبێ ڕاکات بەس دەوڵەمەند وان نییە سەرمایهدار وان نییە لە سارد و سەرمایە ئەو لە ماڵەوەی ئەو ئێمە لە دەرەوەین ئەبێ ئێمە بین بۆ ئیش ئەبێ ئێمە ئیش و کارگەین مەقسەی لەوە بووە ئیتر طبعاً هاوینەکە باشترە بۆ فەقیر بۆ ئەوەی سارد و سەرمانی ئەتوانێ بڵین هینێ بکە هەڵپەیە بکە شتێ بکە بۆ بژێوی ژیانی پێداویستی زستان زیاترە لە وەرزەکانی تر ئەی طبعاً ئەی نەوتە ئەی سارد و سەرمایە هەموو شتێکی پێویستە هاوینەکە وانییە کاکە هاوینەکە باشترە بۆ فەقیر لە زستانە ئیش و کاروباریەوە لە بازاران کەمترە بێتەوە بە بەراو دە وەرزەکانی بێگومان لەبەرەوە ئیسە سارد و سەرمایە کەس نایە بۆ بازار کەس نایە بۆ بازار ئێمە شتەکانی ئێمە ئەمانەیە ئێمە کابران نێ تەباخێ بکرێت سەلاجێ بکرێن نەوەڵا ئیش و کاری ئەمە کەمە بێتەوە بۆیە بۆ فەقیر و هەژاریش سەختە زستان لەبەرەوەی ئیش و کاروبار کەمە بێتەوە بە زەحمەت ئیشیشی دەسەکەی بە تەئکید وایە ئارە وەڵای سە هاوینەکە باشە خەڵک گێت ئەم جاهۆکارێکی کەژەیە ئەم معاشەی سە معاشەکەش بن هەر باشترە یعنی بۆ ئێمە باشترە بازارە جوڵێ ئێمە ئیشمانەگرێت و ئەم پیاوانە کرێ دوکانێن کری شاگردێن و ئاو کارەبایە و شتە و ئەگەر معاشەکەش بن بۆ ئەمانیش باشترە و ئێمەش ئیشمانە جوڵێ لە بەشی دومی پندەکە ئاڵێ زستان لای دەوڵەمەند تەڕی بەهارە بۆ دەوڵەمەند زستان خۆشە ینی چوار فەسڵەکە بۆ دەوڵەمەند خۆشە هەر چوار فەسڵەکە بەس بۆ فەقیری داما و خۆش نییە ئەی ناتۆ کابرا هاوین بێ ئەچێ بۆ شازی وڵات زستان بێت ئەوە ڤێلای هەیە و ئەوە لەو سیتەکە باخی هەیە و هیچ کێشەی نییە بەس ئێمەی فەقیر و ئەو چینی فەقیرە ئەوە تا لەم دارۆساوین حەماڵیەکەی نێمە ئیسە کابرا نێشتێ بکڕێ ئەبێ ئێمە ژاوا بۆسین سەیری ئەمانکەین سەیری کۆڵانەکان بکەین دنکە خەڵکە کەس نابینیت ئێمە ئیش ئێمە لە زستانانە زۆر کەمە بێتەوە ئارەوەڵە کورە گاگی جایتە خۆ سەرمان گاڵتەی پێ ناگریت بەرگە دڕۆیت ئیسان بەرگێ سەرماکە ناگری ئەوەیەوە باشە بۆ فەقیر سەختە ژیانی زستان تامان ئەڵێ وا ئەوە سەرما ها فەقیری غەمبارە ئەمان بۆ دەوڵەمەند تەڕی بەهارە ئارەوەڵا باشە بۆچی بۆ زستان ینی زستان بە نمونە هێنراوەتەوە بۆ فەقیر ئەوەندە سەختە وڵای دیگە فەقیری ئاگری نییە ئەو کۆم زەمانەی هەر خەرە خراپە چکەم ئاگرەکە نییە و نەوت نییە و
وڵاتێکی خێر و بەرمان هەیە هیچ مانانی و ئەی بۆ دەوڵەمەندەکە وەرە دەوڵەمەند باشە ئەڵێ بارانە بارێ ئاشێگەڕێ بارانە بەرە جووتێگەڕێ ئەیتە بێقەدابی ئەوەی بۆ دەوڵەمەند هەرچێک بێ مشکلەی نییە چون هەبوو ئەنا وڵاتەوەی ئەگە پارە بێ حەزی لە هەچێ بێ کڕێگە پارەش پێ نەبێ ئەوە هیچوە باشە پەندی پێشینان بۆ قەدیم وتراوە بۆ ئێستای ئەم سەردەمەی خۆشمان هەروایە هەر فەقیر وەژارە هەمی هەر هەموو شتەکار فەقیر تیاچێت و فەقیر عەزیەتێ دێ و قەدیم خەڵکی فەقیر چوون داریان بڕیوە بەکارێناوە خۆیان پێگەرم کردوتەوە ئێستا داربڕینیش مەمنوع نەوتەکەشی بە ئاسانی دەست ناوەڵا بێ پارۆ بێ وسا بتانی نەوتکردی نانە وڵی چ وەناگرێت سەخت هەرڵە ژیان سەختەیسە سەڵانوانە بوو کە ئێمە لەوانە بووە بە حیاتمانەوەتە من ئەمرەمەوە هی ناکەوت نێزیکە 70 ساڵە شتیوامان نەدیوە ئێستا سەختترە لە قەدیم و کات ئێستا هە زۆر ناڕەحەتە ئێستا هەر هیچە هەر وڵاتە سپرە کۆلایتە هیچمان نانێ و فەقیرین و کابراگە من 20 ساڵ خزمەت بۆ لە حکوومەتە 220,000 ماتی ئەرێ بەخوای گەورە بەرمیلێک نەوت بە نزیکەی 180 بە 200 دوو بەرمیلیۆن توش ناگا و پارەی منە وانە ناوەڵای سەوبی بزانە تەقسیمی کە بزانە چەندەکە زستان کراوە بۆ دەوڵەمەند قەل و قاس بخۆ هاوی نیش بۆ فەقیری قوربەسەر کولێرە و ماست بزانە بیرەکەوا ناگە قەل و قازەکە بۆ دەوڵەمەند بۆ دەوڵەمەند کولێری قوربەسەریش فەقیر کولێرە و ماست بخۆ تا بۆچی بۆرزی زستان بە نمونە هێنراوەتەوە ژیان لە زستانە سەختترە لە زۆر سەختە ئێوە تا ئێستا ئەمە ئیشمان ها دەسوکلمان بەدەستکەشە ئەشۆ ناتوانی هاوی من یەکرێزە ئێستا ها بۆ بژێنم 4 بلوسم لەوەرە معناها سەختە بۆ من ڕەحمەتە لێبێ بەس هاوین هەر کراسێکی خۆڵ کراسێک و پانتۆڵێکی تەنەی ئیسراحات نەهیلاگە بینە هیچ شتێک ئیش و کاروبار لە زستانە یعنی کەمە بێتەوە بەرەوە دڵنیاییەوەی چۆن هەرە وەڵا چۆن فەرقی نییە هاوینە ئیش باشترە چکە خەڵک هاتوو چۆ جوڵە زۆرە و گەشتیاریە و بەس زستانە گەست تااقەتی نییە زۆر جار ئێستا مانی سەیرەکەی گۆڵانەکان چۆڵن بازار چۆڵترە لە زستانە بز لە وەرزەکانی ترا قەرەباڵ خەبە دڵنیایەوە فەرقی زۆرە ڕێت کەوتووە لە خەڵکی فەقیر باسی معاناتی ژیانی ئەرە وەڵا جا فەقیر بە عام هەمووی لە زستانە سێرێکی داماوە نەوتی هەیە نەماڵی هەیە قوربەسەرەتیا بژی بە ئیسراحات مە دەوڵەمەند هەموو کاتی خۆش ئەڵێن قەدیم خەڵک داری بڕیەوە بەکارێنەوە بۆ خۆگەرمکردنەوە ئێستا دار بڕینیش مەمنوعە بە ئاسانیش نەوتەکەی دەست ناکەوێت زۆر بەسەر نەوتەکەش ئێستا من دراوسێمان هەیە لە شەمحەدینە ماڵوان لەبەر بێپاری نەوت ئەی وەرنەگرت نەوتی بەیاعەکە ئارە بە خەوەری نەکرد پندەکە بۆ ئێستش هەر ڕاستەوە بۆ هەموو کاتی لەوەتی ئەم پندی ئێستا کە تۆ فەرمی پیرەمێرد لەوەتی کورد هەروە بووە ئێ ماڵین ئەو پندەی پیرەمێرد بۆ ئەمڕۆیە بەس نەوانیە هەروە بۆ کورد لەوەتی هەیە حال قوربەسەر و دامە و هەروەش بێ تازە بەرزان وەکو پێشینان وتویانە ژیان لە وەرزی زستان و سەرماوسۆڵایە زۆر سەخت بووە لە بەرۆی قەدیم بەفربارین و سەرماوسۆڵەکەی زۆر تونتر بووە خەڵک نەیتوانیەوە بچێتە دەرەوە ئیش و کاروبارەکانی بەڕێ بکە یاخود داربڕینوانە سەخت بووە بە وەرزی زستانە بۆیە وتوانە کە زستان دێ بەرگی فەقیرە دڕێ ئیش و کاروبار کەمە بێتەوە و وەرزی سەرماوسۆڵەیشە پێویستی بە زەخیرەیە ئین دەبێت لە وەرزەکانی ترە بە باشی ئیشی کرد بێت تا لە زستانە زەخیرەی هەبێ و ئیتر زستان ئیش و کاروبار نییە زەخیرەکەی بەکاربێنێ ئەم پەندە لە قەدیم وتراوە بۆ ئێستا ئێمەش زۆر ڕاستە هەرچەندە ئێستا داربڕینیش مەمنوع بووە خەڵکی فەقیر و هەژاریش بە ئاسانی دەستی ناگات بەنەوت هەتا خەڵک هەبووە ئەم مودەیە نەیتوانیەوە نەوتی ئەو نەوتێکە بە 103,000 و 104,000 دابش کرد لەلایەن حکوومەتەوە نەیتوانی وەرگێ بەروی ئەم بڕەپارەی پێ نەبووە ئەو نەوتە وەربگرێ و پیرەمێردی شاعریش دوێتی زستان بۆ هەژار خەمباریە بەڵام بۆ دەوڵەمەند تەڕی بەهاریە لەبەرەوەی دەوڵەمەند هەموو شتێکی هەیە پارەی پێەیە دەتوانێت نەوت بکرێ سەوبا بکرێ خۆگەرمکردنەوەی هەیە پێداویستی و خواردنی باشی هەیە بۆ وەکویکێ لە بەشدارۆکانیشتی بۆ وەرزستان بۆ دەوڵەمەند خواردنی قەل و قاز و خۆشیە بەڵام بۆ خەڵکی فەقیر و هەژار
دەبێت خەمی جلوبەرگ بخوا خەمی خۆگەرمکردنەوە و پێداویستی گەرمکردنەوەی ماڵی بخوا خەمی خواردن بخوا ینی سەختێتی ژیان لە وەرزستانە زۆر جیاوازە لە وەرزەکانی تر هیوادارین هەموو لایەکمان چاومان لەو فەقیر هۆژارانە بێ کە لە نزیکمانن و بتوانین ئەگەر کەمیش بێ هاوکاریان لێ نەبڕین بە تایبەتی لە وەرزستانە پێداویستی وەرزستان زیاتر لە وەرزەکانی دیکە بەنامەیم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکتر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ